گەنجێک دەڵێ مانگی ڕەمەزان بوو بەردەم دوکانێکا ڕۆشتم، گۆرانەیەکی زۆر بە قۆت خراپە سەری کابرایەکی دوکاندار، منیش بە خۆشی بە کابرام وت وەڵا ڕەمەزانە ئەگە تۆزە کزێکی خەڵکە بە ڕۆژووە با گونەحبار نەبێتی بەسەر چاو کزی کرد. وتی تۆسە ڕۆشتم بە هەمان شێوەیەکی تریش دیجێکی داگی سانووە مانگی ڕەمەزان لە بازاڕە، وتی بەوەکەشم وت براکەم تۆزە کزیکە هەر بە شێوەیەکی نەرمونیان و خۆش، وتم کزیکە خەڵک بە ڕۆژوو برای بەڕێزم با گونەحبار نەبین بە ڕۆژووین دوو لە ڕێی بەڕێزان، وتی تفێکی کرد ناو چاوم، کابرا تفێکی کرد ناو چاوم، وتی منیش ئاوا پیاو، وتی پیاو ماچێکم بۆ هەڵدا بۆ کابرا تفێکی کرد ناو چاوم، وتی کابرا ئاوا سەری داخست، هەتا ڕۆژم سەری بەرز نەکردەوە چونکە زانی غەڵەتی کرد. ئەگەر من تفەکەی تێ بکردایە شەڕی دەستەوەی خە دروستە بوو. ئەوە ڕقوکی نەخواردنەوەیە، ئەو کاتی غەڵەت بەرامبەرت کراوە. برای بەڕێزم خوای گەورە سەتر دەکات، خوا دڵت خۆشەکە لە قیامەت، دڵت پڕەکە لە هیوا و ئومێد، ترسی قیامەتت نامێنێ بەس تەنها ڕقوکینی خۆت بخۆرەوە. کەواتە ترس نامێنێ لە ساحەی مەحشەر، لە محاسەبە، لە پردی سیرات، لە جەهەنم، لە سزای خوا، چونکە تۆ لە دنیادا ڕقوکینی خۆت خواردەوە. پێت خۆشەوە دەستکەوێ خوا ئەمینت کاتەوە لە قیامەت، لە دوای مردنت ئەمین بی نەترسی لە هیچ ناخۆشێکی قیامەت، فەرمو ڕقوکینی خۆت ئەمڕۆ بخۆرەوە، نەک دوای 2 دقە 3 دقە، یەکسەر فەوری غەڵەت نەکەی کە غەڵەت کرد بە دەم و کردەوەکانت تۆ نەتخواردەوەتەوە. ئەم حەدیثانە هیچی شمولی تۆ ناکە.